چارەنووسی لاهور شێخ جەنگی دوای دەستگیرکردنی بافڵ تاڵەبانی گەمی دووەمی یاریەکەی ماوە. ڕۆڵی ئێران لە دۆسیەی دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی. شەوی ڕابردوو دوای جموجۆڵی هێزە سەربازیەکانی یەکێتی هەرزوو فەرمانی دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی بڵاوکرایەوە. دواتریش هێز ڕەوانەی لالەزار کرا و دوای چەند کاتژمێرێک شەڕ و ڕوبەڕووبوونەوە سەرنجام سەرۆکی بەرەی گەل دەستگیر کرا. لە دوای دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی چاوەڕە دەکرێت یەکێتی بەپێی ئەو دۆسیە مامەڵەی لەگەڵ کات کە سکاڵای لەسەری تۆمار کردبوو کە تۆمەتبار دەکرێت بەوەی نیازی جوڵەی ئەمنی هەبووە بۆ تێکدانی ئاسایشی گشتی بە کوردیەکەی پلان بۆ کودتا لە ناو یەکێتی. دۆسیەکەی ئەگەر بەپێی بەڵگە یاساییەکان سەلمێنرا ئەوە تا سزای 7 ساڵ زیندانی دەیگرێتەوە. بەڵام پێناچێت یەکێتیش لەم قۆناغەدا ئەوەی بوێت. بەڵام ڕوونە کە دەیەوێت لە ڕووی سیاسیەوە کۆتایی بە لاهور شێخ جەنگی پێنێت، هەر بۆیە دەستگیرکردنەکەشی باشترین دەرفەتە بۆ ئەوە. بۆیە ئەگەری هەیە لە ئەگەری حکومدان و زیندانیکردنی بژاردەی تر بخرێتە بەردەم لاهور شێخ جەنگی کە یان دوورکەوتنەوەی لە سیاسەتە یان چوونە دەرەوەیە بۆ وڵاتانی دیکە و گەڕانەوەی بۆ بەریتانیا تا دڵنیایی بداتە یەکێتی. ئەمەش گێمی دووەمی یاریەکەیە کە بافڵ تاڵەبانی بە نیازە بیکات. بە پێی زانیاریەکانیش وڵاتانی هەرێمی بە تایبەتی ئێران ڕۆڵی هەبووە لەو پرۆسە و پشتگیری هەڵوێستەکەی یەکێتی دەکات بۆ دەستگیرکردنی لاهور شێخ جەنگی کە وەک نەیارێکی زۆری سیر دەکرد، بە تایبەت ئەو کاتانەشی لە لووتکەی دەسەڵاتی یەکێتی بوو.